لە دوای شرک و کوفر و نیفاق قێزەوەترین تاوان لە لای خوای پەروەردگار بریتیە لە کوشتنی بە ناحەق. هیچ تاوانێک نییە لە دوای شەریک بۆ خوا قەراردان و کافربوون و دووڕوویی سزاکەی تونتر بێ لە لای خوا لەوەی کەسێک بە ناحەق کەسێک کوژێ. لە سوورەتی ئەنیساء ئایەتی 93 دەفەرمێ: ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما. هر کەسێک ئیماندارێک بە ناحەق و ناڕەوا مستحقی کوشتن نەبێ، دەستی بچێتە خوێنی و چەکی بخاتە سەر و بیکوژێ، ئەوە جەهەنەم جێگایەتی، بە هەمیشەیش لە جەهەنەما دەمێنێتەوە. غەزەبی خوای لەسەرە، خوا غەزەبی لێگرتووە لە دنیا و لە قیامەتا لە قاتڵ، لەعنەتی خوای لێبێ. بە قووەترین و بەهێزترین و گەورەترین ئازاری ناو دۆزەخ بۆ ئەو کەسانەیە کەوا خەڵکی بە ناحەق دەکوژن. خوا پەناماندا یا ڕەبی.